تایبەتە بە خواردنی نانی حرام پارەی حرام هەموو شتێک بە حرامی ئەو ڕۆتی ئەوڕۆ ئێستا بەخۆمەستا هەتا سوێن نەخۆی کەس پێت باوەڕ ناکە سوێن جەخە بەخۆ شتەکەی زۆر بە حرامە خۆی عەڵال نمایە بەشانی سوێن خواردنەکەشت لەسەر شتی حرامە ئەرێ وەڵی بنی زمان سەری زمان مەس سوێندا باوەڕکە زۆر کەمە ئێستا بڵێ باوەڕکە هەموو سوێندا بلێ بۆ خۆیان قورئان ئەو شتم بۆ دەدایە ئێدو لە بەخۆدا درۆیە حاش حازی درو دەکە بەخۆی حرام زۆرە هەم جەناب دۆ پارێکە ڕۆژانە دێتە دەستت لە بنەو مێزە حرامە درۆی نەکەی ناستە سەر دەی درۆی بکەی ڕێزم بێ دروی ناکەم ڕێ لەو بازارە هەموو درۆی دەکە باشەوە پارە حرامە لە ژیانەدا ئاسوودە دەکات ناوەڵی کەس مرتاح نابێ لێ نا بەخوای باشەی بۆ وازناینی وەڵی بچی پیشەوە هاتە ئەتا ئێستا لە 2004 ئیشە دەکەم باشە شتێک وای کردووە کە بۆ نمونە ئەو مامەڵە حرامە بکرێت لێرە بە قورئان بەخۆی ئەوان دێتەوە سەر بەشەرەکە دێتە سەر بەشەر ئێستا جیازە دەکڕم کابرا دەبێ عیبە ئەیداتە من دەڕوا کابرا ئەو جازە عیبەشێک پێم نایان دەگژێتەوە یان دەێت 2 ساعات زار 3 ساعات زارێک ئەو جازە دەگژێتەوە باشە ئەوە دەستە مەزبورم ئەمریش لەو کاتی بە فێربی فرۆشمەوە کاتی باشە ڕەنگەوە بچێتە بابەتی فێڵکردن وانە فێڵکردنە باشە پارەیەک بە فێڵکردن دەستی ئەو کەسە بکەوێت ئایا سوودەکەی چییە؟ سوودەکەی چیڵا بەس گوناحەکەت بۆ دەست دروسترێ عاش عزمی لەوەش کا بدات فون عرش لێ دەکا باشە ینی ئامادەن ئەو پارە حرامە دەرخواردی مار و منداڵتان بدەن وەرە ناوەڵا بەس مەزبوریە تۆ ئەگە ئیشەکە نەکە ئەتو ئیشە نەکەی و کارێک نەبێ مەزبوری بکەی ئێگە نەشەی ناژی بەس دەژی بیر لە مردن دەکەیەوە؟ وەڵا هەموو کات دوی لە مردن کردەوە تا ئێستا هەموو کەس بەوە جایەوە مردن هەیە زندویە تۆ ئێستا تسمە ماڵێ بەتەمای خۆلمە بگەم ماڵێ یعنی ئەو کەسانەی کە لە ژیانیاندا پارەیەکی حرام بەدەست دێنن ئاسوودەن لە ژیانیان؟ کولێنەوەڵە کەس ئاسوودە نییە کەسێک ئاسوودێ نابێت لەو پارەیە باشای مردن نییە ینی ماتۆل مردن هەیە ئینسان چۆن دەبێت هەموو شتێک هەیە چۆن نازانێ هەیە نییە هەموو شت زان هەیە هەموو شتێک هەیە ئارێ وەڵا لە مردن دەترسن؟ وەڵا زەبەشتەی دەدرسێ هەیە ناترسێ بەتایبەت ئەوانەیە کە حرام دەخۆن لە مردن دەترسن؟ وەڵا بەتایبەت بە ئەوی ئەمنێک بەخۆمی ڕەجا دەترسم کو ناترسم بەشتریشی ناترسێ باشە بڕیارت نەداوە چیدی لوقمەی حرام نێتە گیرفانت پارەی حرام نێتە گیرفان ئێستا دقیقا ئەوە تا من ئەو جیازە بەخوا ئێستا کڕیم ئەو جیازە عیبی هەیە بەس بەشایش عیبی هەیە بەخوای ئەو ئەم لێ کردەوە کابە گوتی بێ عیبە ئەوەتەوە شاشی ژووری هەموو شوختە نارم لێکەم ئێستا لێکە بەسەر زەرری دەکەم دێڵە دێوەر پێم بدە سایت کڕیوانەکە بەخوا ئێستا لە دوو لە فەرم کرد ئێستا کابە گوت دەزی قەورە بگرتیە وەڵای ئێستا لێکەم زیاتی قەردی وەریگرتیە ئارێ بەخوای با چەندە ئەو مۆبایلە؟ وەڵای بە هەشتا بێت بکەوەرە شمۆکری بە 6,000 چەندی دەکاتەوە؟ وەڵا کە 100,000 بکاتن سوندی لە بۆ دەخۆی ئەو 100,000 ینی کە هیچ عیبی نییە؟ سینۆخم عیبی نییە بەس ئێستەوە شوختە ئێستا در عیلێکی و کابە دەرێ شوختی هەیە بەڵێ ینی دەتوانی بڵێ وڵی ئەوە هیچ عیبی نیە و بێ کێشەیە دەرەم عیبی نییە بەس دوایە ئەو عیلێک هاتەوە دەرێ شوختی هەیە دەرێ لەو کەمکەوە یعنی ئێستا لەو ناو مزرم کرد ئەم لە سقی کابرا بێ عیب لێم کڕیا بەخوا تەماشاشم نەکرد بەس دوای دیقەتمدا ژوورێ هەموو شوختە ژوورێ هەموو شوختە دەستە قالبی حرام ئەرێ بەخوای یعنی کابرام بەرش وای لێم کڕی پێی نەگوتم شوختی ئەو زیازە